بەپێی راپۆرتێک کە لەبارەی هەبوونی هەواڵی ساختە لە میدیاکانی هەرێمی کوردستاندا ئامادە و بڵاو کراوەتەوە و ئاماژەی بە 36 کەناڵ و پێگە و پەیج و ئەکاونتی ئەلکترۆنی کردووە کە لە ڕووماڵەکانیاندا بابەت و هەواڵی ساختە هەبووە. کەناڵی ئاسمانی پەیام لەو لیستە بەدەرە و هیچ هەواڵێکی ساختەی بڵاو نەکردوێتەوە. راپۆرتەکە لەلایەن ڕێکخراوی پاسەوانەوە کە ڕێکخراوێکی ناسیاسیە ئامادە کراوە و تیایدا باسی لەبوونی هەواڵی ساختە لە میدیاکاندا بە ڕێژەی جیاواز کردووە. بەڵام کەناڵی ئاسمانی پەیامی لێ بەدەرە و هیچ هەواڵێکی ساختەی نەبووە. ئەمەش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەی زۆری هەبوو و بینەرانی ئەو کەناڵە بە شانازیەوە بڵاویان کردووەتەوە. بسم الله الرحمن الرحیم. کەناڵی ئاسمانی پەیام لە کۆتاییەکانی ساڵی 2008ەوە بە پابەندبوونی بە دروشمەکانی ڕاستی و ڕاشکاویەوە دەستی بەکار کردووە و ئێستاش بەردەوامە. بە پێی زانیاری و ڕاپرسێ نافەرمیەکان کەناڵی ئاسمانی پەیام وێڕای ئەوەی کەناڵێکی حیزبیە بەڵام لە ڕیزی یەکێک لە پڕبینەرترین کەناڵەکانی هەرێمی کوردستانە. ئەمەش دوایەوەی لە ساتی دەست بەکاربوونیەوە پردێکی بەهێزی متمانی لە نێوان خۆی و بینەرەکانیدا دروست کردووە و تا ئێستاش پاراستوێتی. پەیام کە زمان حاڵی کۆمەڵی دادگەریە بەهۆی کارە ڕۆژنامەوانیە پیشەیەکانیەوە بەردەوام لە بەردەم هێرشی دەسەڵاتداراندا بووە. ساڵی 2011 و دوای کۆتای پێێنانی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی لەلایەن هێزێکی زۆری ئەمنیەوە گەمارۆ درا و هەوڵی سووتاندنی درا. چەندین جاریش هێرشی ئەلکترۆنی و هاکردنی کراوەتە سەر. ئەمە جگەلەوەی دەیان جاریش پەیامنێر و کامێرامان و کارمەند و تیمە ڕۆژنامەوانیەکانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پەلامار دراون. ئەمەش لەلایەن ڕێکخراوە تایبەتمەندە نێوخۆی و بیانیەکانەوە تۆمار کراوە. لەلایەکی دیکەوە سۆشیال میدیای پەیام وێڕایەوەی بەهۆی بڵاوکردنەوەی هەواڵی تایبەت بە جیهانی ئیسلامی و مسلمانانەوە بەردەوام سزای کۆمپانیەکانی مێتا و یوتیوبی لەسەر بووە. بەڵام لە ڕیزی پێشەوەی میدیاکانی هەرێمی کوردستان بووە و بابەتەکانی لە پڕخوێنەرترین و پڕبینەرترین بوون. لە کاتێکدا میدیا دەوڵەمەندەکانی دەسەڵات بە پارەی خەیاڵی سپۆنسەری پەیجەکانیان دەکەن و ئۆپۆزیسیۆنە ساختەکانیش تەنانەت لایک و کۆمنتەکانیشیان لەلایەن هەژماری ساختە و هاوڵاتیانی ئیندۆنزی و مالیزی و هندیەوە بۆ دەکرێت. متمانەی خەڵکی کوردستان بە کەناڵی ئاسمانی پەیام لەوەوە سەرچاوەی گرتووە. ئەم کەناڵە خۆی لە فەوزا و بێسەروبەری نێو فەزای ڕاگەاندنی کوردی کەنار گرتووە. پێچەوانی شەپۆلی بیرەنامۆکان سەوڵ لێدەدات و لە پێناو زۆربوونی ژمارەی بینەر و لایک و کۆمنتی تۆڕە کۆمەڵاتیەکان کار ناکات. بەڵکو بە پابەندبوون بە بنەمە ئاینی و ئیسلامیەکان و وەک ڕاگەاندنێکی ئامانجدار دەجوڵێتەوە و خزمەتەکانی لە کەلتوری ڕەسەنی کوردەواریەوە هەڵدەقوڵێن. گەشانەوەی ئەستێرەی کەناڵی ئاسمانی پەیام هاوکاتە لەگەڵەوەی بەڕای شارەزایانی بوارەکە لە ئێستادا میدیای کوردی لە ئاستی پێویستدان نییە. نەک چاوی بینەر و بیسەر و خوێنەران تێر ناکات بەڵکو مێشک و دەرونیشیان ماندوو دەکات. ئەوە سەرەڕایەوەی بەرنامە و بابەتی نەشیا و بڵاو دەکەنەوە بە جۆرێک نەک سوود بە کۆمەڵگە ناگەێنێت بەڵکو زیانی زۆری هەیە و بە چڕی بیری نامۆ و کەلتوری وڵاتانی بێگانە پەخش دەکەن.